جەنگی سات دەستپێکردن تا کۆتایی مرۆڤایەتی لە نێوان هەردوو بلۆکی سەرمایەداری و سۆسیالیستی کە جەنگ تەواو بوو زەماوەند دەکەین لە باخچەکەماندا گوڵی وەک تۆ جوان دەڕوێت کچێکمان دەبێت ڕێک لە خۆت دەچێت و باوکی زۆر خۆش دەوێت ئەمە نامەی گیرفانی سەربازێکی کوژراوە لە دووەمین جەنگی جیهانی ئایا دوای تەواوبوونی جەنگەکە ئاشتی و ئارامی دروست بوو ئەو ساردبوونەوەیە کەسی نەسووتاند لەم راپۆرتەدا وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە فراوانخوازی نازیەکان بەڕابەرایەتی هێتلەر تا ئەندازەیەکی زۆر هێزەنایارەکانی یەک خست بوو چونکە هێتلەر خەونی گرتنی هەموو خاکی ئەوروپای هەبوو دوای خۆبەدەستەوەدانی وڵاتانی ئەوروپا بە فەڕەنساشەوە هیچ بربەستێک نەما لە نێوان بەریتانیا و نازیەکان مەترسی گەورە لەسەر بەریتانیا دروست بوو هێتلەر هێرشی کردە سەر بەریتانیا دوای تێکشکاندنی هێزی وشکانی هێزی دەریایی بەریتانیا بەرگری کردو توانی نازیەکان بوەستێنێت هێتلەر بۆ کۆکردنەوەی هێز و داگیرکاری تر پێویستی بە ئابوووریەکی بەهێز بوو بۆیە لەم کاتەدا هێرش دەکاتە سەر سۆڤێت لە مانگی 6 ساڵی 1940 هێتلەر هێرشی کرد بەپێی پلانی باربارۆسا هێرشەکەی با درێژایی 1800 میل لە دەریای بەڵتیکی باکوورەوە تا دەریای ڕەش لە باشووری ڕۆژەڵات بەربڵاو بوو لە سەرەتاوەی هەڵی بەرگری رووسیا تێکشکە توانی ئاسان بگاتە شاری لینینگراد بەڵام بەهۆی بەرگریەکی بێوێنەی رووسەکان نەتوانرا کۆنتڕۆڵ بکرێت دوای 6 مانگ ئابڵوقەدان کشانەوە ئەو پلانە جەنگیەی دانرابوو دەبوو تا هاوین کۆتایی بێت بەڵام بەهۆی بەرگری رووسەکان شەڕەکە چووە زستان ئەمە نازیەکانی تووشی هەرەسی گەورە کرد فڕۆکەکانی ژاپۆن لە بنکەی بێرهابەر لە زەریای هێمن کەشتیگەلی ئەمریکایان بۆمباران کرد بوو بە سەرەتایی هاتنەناوەی ئەمریکا بۆ جەنگەکە ئەمریکا جەنگی دژی ژاپۆن ڕاگەیاند ساڵی 1942 ژاپۆن هۆنگ کۆنگی داگیر کرد دواتر دەستی گر بەسەر کوالالامپور دوای ئەمە توانی بنکەی هێزەکانی بەریتانیا لە سنگاپورە بگرێت پاشان ژاپۆنیەکان ویستیان دەست بگرن بەسەر بەندەری مۆرسیس بەڵام کەشتیگەلی ئەمریکی لە شەڕی مەرجان توانی هێزی دەریایی ژاپۆن تێک بشکێنێت جارێکی تر ئەڵمانەکان هێرشیان کردە سەر سۆڤێت و هیچ بربەستێک نەبوو تا گەیشتنە شاری ستالینگراد لەو شارەدا گەورەترین جەنگ ئەنجامدرا دوای چەندان مانگ ئابڵوقەدان نازیەکان نەیانتوانی بیگرن و شکان ئەوە سەرەتای شکانی نازیەکان بوو لە سۆڤێت هێزەکانی ئەوروپا بەڕابەرایەتی ئەمریکا و سۆڤێت لە پێشڕەویدا بوون تا کۆتاییان بە نازیەکان هێنا ساڵی 1945 ژاپۆن لەلایەن ئەمریکاوە داگیر کرا ڕۆژی 5 مانگی 3 ساڵی 1946 بە بڕوای بەشێکی زۆری شارەزایانی سەربازی و بێژووی با ڕۆژی دەستپێکردنی شەڕی سارد دیاری دەکرێت ئەمە دوای وتارەکەی چەرچڵ بۆ دامەزراندن و پێگەنانی یەکێتی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی کۆمۆنیزم ساڵی 1947 ئەمریکا پلانێکی تری ڕاگەیان بۆ پێشگرتن بە شوعیەت ناسراو بوو بە بنەمای ترومان ساڵی 1948 وەزیری دەرەوەی ئەمریکا جۆرج مارشال لانی بوژانەوەی ئەوروپای ڕاگەیاند لە ڕێگەی هاوکاریکردنی ئەمریکا و بەشداری پێن نەکردنی هیچ وڵاتێکی کۆمۆنیست پرۆژەکە ناسرا بە پرۆژەی مارشال جۆزف ستالین لە بەرامبەردا پاڵپشتی بۆ هەموو هێزە کۆمۆنیستەکان ڕاگەیاند ئەمریکا و هاوپەیمانان ناوچەکانی ڕۆژئاوای ئەڵمانیایان یەک خست سۆڤێت لە بەرامبەردا گەماروی خستە سەر بەرلین بەڵام هێزەکانی هاوپەیمانان لە ڕێگەی ئاسمانیەوە گەمارۆکەیان شکاند ساڵی 1949 سۆڤێت گەماروی بەرلینی بە تەواوی هەڵگرت ساڵی 1950 جەنگی کۆریا بەرپا بوو ئەمریکا هاوکاری باشووری دەکرد و سۆڤێت پاڵپشتی باکوور ساڵی 1951 ڕێکەوتنی ئاشتی لە نێوان هەردوو کۆریادا ئەنجامدرا ساڵی 1953 جۆزف ستالین مرد مردنی ستالین تا ئەندازێکی زۆر دۆخەکەی بەرەو هێوربوونەوە برد چونکە سیاسەتی خڕۆشۆف لە دوای ستالین نرمتر بوو ساڵی 1959 سوپایەکی شۆڕژگەر بە ڕابەرایەتی فیدڵ کاسترۆ لە کوبا توانی دەسەڵات بگرێتە دەست کاسترۆ هاوپەیمانی وڵاتی سۆڤێت بوو ئەو شۆڕشە چەپڕەویەی کاسترۆ بوو بەهۆی ئەوەی سۆڤێت بگاتە ئەمریکای لاتین و نزیک بۆ مەودای 100 میل بۆ ئەمریکا مایی مەترسی بوو ساڵی 1960 جەنگی ڤێتنام ڕوویدا چین بەڕابەرایەتی ماوتسیتۆنگ هاوکاری چەکدارە ڤێتنامیە چەپەکانی دەکرد ئەمریکا دوای شەڕێکی درێژخایەن ڤێتنامی جێهێشت ساڵی 1961 بۆ ڕێگریکردن لە کۆچکردنی خەڵک لە بەشی ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا سۆڤێت دیوارێک بە درێژایی ئەو سنوورە دروست دەکات دواتر ناسرا بە دیواری بەرلین دەستێوەردانی ئەمریکا لە دۆخی کوبا وای کرد کوبا داوای هاوکاری لە سۆڤێت بکات ساڵی 1962 چەک و موشەکەکانی سۆڤێت گەیشتە کوبا دەستگای هەواڵگری CIA
لە راپۆرتێکیدا ئاشکرای کرد موشەکەکان توانای هەڵگرتنی کڵاوەی ئەتۆمیان هەیە و ڕووە و ئەمریکا دانراون. جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا کەشتیگەلی جەنگی ڕەوانە کرد و کوبای گەمارۆدا، بەڵام ئەو کاتە خڕۆشۆف و جۆن کەنەدی دەگەنە ڕێکەوتنێک. سۆڤێت موشەکەکانی دەکێشێتەوە و ئەمریکاش لە گەمارۆدان و هەوڵدان بۆ داگیرکردنی کوبا پاشە کشە دەکات. ساڵی 1979 گروپێکی پەرگیری موجاهید بە هاوکاری ئەمریکا شەڕیان لە ئەفغانستان ڕاگەیاند دژ بەبەرەی چەپڕە و سۆڤێت. ساڵی 1985 میخائیل گۆرباچۆف دەبێتە سەرۆک و پلانێکی نوێ ڕادەگەێنێت. ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ لاوازبوونی تەواوەتی سۆڤێت. لەو ساتەوە جیهان لە دوو جەمسەری هێزەوە دەبێتە تاکجەمسەر و گۆڕەپانەکە لە بەردەم ئەمریکادا واڵا دەبێت. ساڵی 1989 دیواری بەرلین دەڕوخێت. 25 مانگی 12 ساڵی 1991 کاتژمێر 7:30 خولەک دوای پێشکەشکردنی وتارێک لە کۆشکی کرملن میخائیل گۆرباچۆف هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێتی ڕاگەیاند و ئاڵای سووری سۆڤێت داگیرە.